بنسبة هەرێمی کوردستان گرنگ بووە و جەنابی سەرۆکی حکوومەت تاکیدی لێ کردووەتەوە ئەوەیە کە پێویستە موچەی فەرمانبەران و موچەی ڕێعای اجتیماعی و خانەنشینان جیا بکرێتەوە لە پرسی ئینفاقی فعلی و ئەمەش لە بەڕەسمی پێیانمان ڕاگەیاندووە و داوامان کردووە ئەم بابەتە جیا بکرێتەوە لە کۆی گشتی موچە، چونکە ئەم پرسە پەیوەست نییە بە ئینفاقی فعلی و ناکرێت ئێمە فەرمانبەرانی هەرێم چاوەڕوانی خەرجکردنی گشت بودجەی پارێزگاکانی تری عێراق بن ئەنجا بێن احتیسابی ئینفاقی فعلی بکەن بۆ هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکەن. بۆیە یەکێک لەو بابەتە تەکنیکیانەی کە هەوڵمانداوە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم بابەتە چۆن بتوانین موچە و ڕێعای اجتیماعی جیا بکەینەوە و وەکو گشت فەرمانبەرانی عێراق لە هەمان کاتە موچەی خۆیان وەرگرن. ئەمە داواکاریەکی ڕەسمیە و ئەمە تەزبیت کراوە، بۆیە هەر قسەیەکی تر وترابێت لەم بابەتە تەسەوور دەکەم هەڵە تێگەیشتنێک هەبووە یان پێویست بووە ڕوونکردنەوەی زیاتر بدەن. ئەوەی کە هەیە موچە و ڕێعای اجتیماعی پێویستە جیا بکرێتەوە. لە هەمان کاتیشدا ئێمە بودجەیەکی ئستیسماریمان هەیە، ئەمە پاکیجێکی جیاوازە و بە ئالیەتی جیاوازی خۆی دەکرێت. ئێمە ئەوەی کە پێیوەستە بە بودجەی سیادی لە وزارەتی پێشمەرگە پاکیجێکی جیاوازە و بە جیاوازی مامەلەی لەگەڵ دەکرێت. ئەوەی کە پێیوەستە بە ئستیسماری و تەنانەت ئەوەی کە پێیوەستە بە تەکلوفەی نەوت و ئەوانە، چونکە سیاقاتێکی تر بۆ ئالیەتی دەفعی مستحقاتی کۆمپانیاکان بە شێوازێکی جیاواز. بۆیە ئەوەی کە مەطلبی ئێمە بووە ئەمانە هەریەکە و بە پاکیجی خۆی مامەڵەی لەگەڵ بکرێت. بەڵام لە سەروی هەمووی ئەوەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەست نەبێت بە هیچ ئالیەتێکی تر و لە کاتی خۆی بدرێت. ئەمە مەطلبێکی ڕەسمیە و داواشکرابوو بە تاکید یەکێک لەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر کرا پێویست بوو یەکلا بکرێتەوە و بڕیارە ئێستا ئەم بابەتە یەکلا بکرێتەوە لەسەر ئەم بابەتە. لەوانەیە ئەوان کۆمەڵەیە کێشە و گیر و گرفتیان هەبوو لە ڕووی یاساییەوە چۆن باسیەوە بکەن تەمویلکردنی هەرێمی کوردستان بەپێی بڕگەی ویستویانە لە ڕووی قانونیەوە بگەڕێنەوە مەرجعی خۆیان پرسیار بکەن چۆن بتوانین ئەم بابەتە لێک جیا بکەن. بەڵام ئەمە مەطلبی ئێمە بووە بەم شێوازە دەبێت مامەڵەی لەگەڵ بکرێت و بەم شێوازە ئستیحقاقاتی هەرێمی کوردستان، بەڵام هەموو ئستیحقاقێک بەپێی ئستیحقاقی دەستوری بەبێ ئەوەی ئێمە سازش بکەین لەسەر هیچ مافێکی دەستوری هەرێمی کوردستان. ئەم بۆ چوونە ئەوەی کە دەگوترا هەرێمی کوردستان داوای کردووە بێک پاکێج مامەڵە لەگەڵ کۆی پرسی بودجەی هەرێمی کوردستاندا بکرێت، ئەمە ڕاستە؟ بەتاکید پێویستە ڕوونکردنەوەی زیاتر بدەن ئەوانەی کە باسەیان کردووە، چونکە ئەمە وردەکاری خۆی هەیە وەکو باسم کرد. تەنانەت تیمی تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێکاتووە لە بەرامبەر تیمێکی تەکنیکی حکوومەتی اتحادی پێکاتووە لە ڕاوێژکارانی سەرۆک وەزیران و هەروەها مدیر عامە معنیەکان لە بەرامبەردا هەرێمی کوردستانیش مدیر عامە معنیەکانی دەستنیشان کردووە کە لە شان دەکەبن بۆ نمونە ئەوەی کە پەیوەستە بە ژمێرکاری بە بودجە و میلاکات، گومرک، باج و زەریبە و لە بەرامبەردا بەتاکید لایەنی عێراقیش هەموو ئەو مدیر عامانە وجودیان هەبوو، چونکە لە چوارچێوەی دانانی سیستەمێکی ڕێکوپێک لە چوارچێوەی ڕۆتین بێت، واتە موچەی فەرمانبەران لەمە دوان نەبێتە خەبەر، پشکی هەرێمی کوردستان نەبێتە هەواڵی پرسی خەبەر و هەواڵێکی ئاسایی، هەموو کێشە و گیر و گرفتە ئیداری و کارگێڕی و ژمێرکاری ئێمە ئێکلا بکەینەوە لەم چوارچێوەیە و ئەم شاندە تەکنیکیان بڵێن ئەم تیمە تەکنیکیە لەگەڵ بەرامبەری لایەنی عێراقی لەسەر هەموو وردەکاریەکان ڕێکەون. بۆیە ئامانجی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت بەڕێز سوودانیشەوە بووە کە هەموو ئەم بابەتانە بەیەکەوە قسەی لەسەر بکرێت و وردەکاریەکان بابەت بکرێت. بەڵام پرسی پێدانی پشکی هەرێمی کوردستان نەخێر چەند پاکێجێکی جیاوازە وەکو باسم کرد و بە تایبەت داواکاری جەنابی سەرۆکی حکوومەت بۆ داواکاری ئێمە بووە ئەم بابەتە تەنانەت لە پرسی ئینفاقی فعلی پێویستە جیا بکرێتەوە و موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی لە کاتی خۆیان و هاوشێوەی گشت ناوچەکانی تری عێراق لە کاتەوە بەیەکەوە بدرێت.